باتو بر خدا شقامەکان سوورن لە خوێنی شەهیدا لا 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 بیا به جنگ امروز برای آزادی به مادر میهن دوباره جان دادی شنشیان از عزیزان زندگی آزادی شنشیان از عزیزان زندگی آزادی شنشیان از عزیزان زندگی آزادی هزار ژینا لەزاری گەندەر کۆت بە شەوقی ئازادی شارو شەقام نەسرۆ هەڵپەڕکی ژێرگولەی لەوانی کوردستان هاواری پڕهێزی سڵاوتان لەبێت و بەرخۆزانتان باش خەڵکی خۆڕاگیری شارەکانی کوردستان وێران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە بەرواری پێنجشەممە 8 مانگی سەرماوەز لە بەرنامەی ئەمڕۆماندا تیشکێک ئەخەینە سەر ڕووزاوی کوشتاری پاریس و تا توێکردنی ئاخێزی جەماوەری لە ئێران بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز کاک عەزیز مابلێ هەڵسوڕاوی سیاسیە بی هیوادارین تاکۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ عەزیز سڵاو لێبێ زۆر سوپاسکە بەشداریت لەم بەرنامەیە. سڵاو لێوە لە بینەرانی خۆشەویستی ئێوە ماندوو نەبن. زۆر سپاس هاوڕێ عەزیز با بڕۆینە سەر پرسیارەکانمان لە پێشەکەکەش ئاشارەم پێ کرد کە لە هەوڵەوە پێم خۆشە تیشکێک بخۆینە سەر ڕووزاوی کوشتاری پاریس ڕۆژی 2 مانگی سەرماوەز واتە بەرابەر لەگەڵ 23 مانگی دەسامبر لە هێرشێکی تەرۆریستی کرایە سەر ناوەندی فەرهەنگی ئەحمەدکایە لە شاری پاریس. ئێوە چۆن ئەڕوانە ئەم ڕووزاوە؟ ڕووداوێکی زۆر دڵتەزێن بوو. ڕاستیەکەی لە ماوەی بڵێن 10 ساڵدا دووجار ئەو ڕووداوی وا دڵتەزێن و خوێناوی ڕوویدا لە شاری پاریس. ئەوەش جێی سەرسوورمانە هەموو کەس دەبێ بە تایبەتی کاربەدەستان و بەرپرسانی حکوومەتی فەڕەنسا پرسیار لە خۆیان بکەن کە بۆچی لەسەر خاکی وڵاتێکی پێشکەوتووی یەکگرتووی بەهێز و بەدەسەڵات ئەندامی بڵێن ئەنجومەنی ئاسایش دەبێتە سیبل و دەبێتە ئامانجی تێرۆریستان. ئەو کردەوەیەکی تێرۆریستی بوو و هەروەشی خەبەرەکەی بڵاو بووە. لێرە دوو لێکدانەوە هەیە. لێکدانەوەکەش بریتیە لەوەکە ئەو کەسەی کە هاتۆ ئەو تێرۆرانەی کرد و ئەو چەند کەسەی کۆشت بە ئیدەی لە پێشدیاری کراو بە بەرنامەی لە پێشدیاری کراو هات خۆی ئامادە کرد بوو تەنانەت 4 فیشەکدانی لە خۆی لەگەڵ خۆی هێنا بوو بۆی کە کۆڕ و کۆمەڵێکی زۆر بکوژێ. لە بڵێن مادەی 421 قانونی سزادانی گشتی فەڕەنسا خاڵێک هەیە مادەیەکە بەنێوی بڵێن تێرۆریزم ئاوا تعریف دەکرێت. دەڵێ هەر هێرشێک بۆ سەر کەسێک یا بۆ سەر لایەنێک کە بە مەبەستی ترساندن دامەزرانی خۆف و ترس و وحشەت وە بۆ زەربەلێدان لە گیانی کەسێک یا لە بڵێن نەزمی جێگایەک ئەوە دەچێتە نێو چوارچێوە نێو قالبی تێرۆریزمەوە. ئەو ڕۆژە کە ئەو ڕووداوە ڕوویدا کە هەموو دنیا ئاگدارن بە خۆشتان دەزانن بینەرانی خۆشەویستیەوەش دەزانن ئەو کابرا بە ماشێنێک هاتۆتە خوار لە بەردەم ناوەندی ئەحمەدکایە کە ناوەندێک کە بەنێوی ئەحمەدکایە کراوە بۆ لەبەرەوە کە ئەحمەدکایە هاتوچۆی ئەو شوێنەی دەکرد پەیوەندی لەگەڵیان هەبوو زۆر نزیک بوو زوو دەهاتە بێ
تەنانەت جارجارە بەرنامەیەکشی ڕەنگە ئێجرا کرد بێ لە پاش کۆچی دوای ئەحمەدکایە ئەو ناوەندەیان بەنێو کردەوە هۆدەیەکیشان بۆ دەناوە کە هەموو ئەو شتانەی لە پاش ئەحمەدکایە بەجێ مابوو وەکو سازەکەی وەکو کامپیۆتەرەکەی جر و بەرگەکانی هەرچی پێداویستی شخصی ئەوانە بوو دایان ناوە و بەنێو ئەحمەدکایان کردو ئەو بکوژە کەسێک بە ماشێن هێناوێتی لە ماشێنەکە هاتۆتە خوارێ و سەرکەوتۆ چۆتە ناوەدەی ئەحمەدکایەوە بەداخەوە بەداخی دڵتەزێنەوە کەس نەبوو لەوێ ئاگاداری ئەو ناوەندە بکە و بە مەیلی خۆی هاتۆ وا دیارە پێشتیش ئاگای لێبوو دەچێ یەکەم کاری کە دەیکا ئەو ئامینە کۆیا بریندار دەکا و دەچێ یەکی دیکە لە گولەیەکش لە کەسێکی دیکەدا بەڵام دەگەڕانەوەدا تەمەشا دەکا ئامینە بریندارە گولەیەکی دیکەش لێدا و بەڕاستی دەوێت ئێقدامی بکە کەوا بوو دیاریکراو بۆ شتەکە ئاگادار بۆ لەوانەیە پێشتی شات پێ ناسیبێتی لە پاشان دەگەڕێتەوە لە پر ڕوبەڕووی ئەو شوێنە ڕستورانێکە بەنێوی ڕستورانی ئەوێستا کە لێ نووسراوە ڕستورانی کورد و لەوێش دەچێ ئەو هونەرمەندە جانی بەخت دەکا لەوێ یەک دوو گولەش لەوێ دەدا لە پاشانیش دێ دەچێتە بڵێن سەرتاشخانەیەک ئەوی شەر کورد بۆ لەوەیە کە ئیدی ناتوانێت سێ کەسش بریندار دەکا بەڵام کوردەکان گەنجەکان لەوێ دەیگرن و ئیدی نایڵن درێژە بەکاری بدا 45 دقیقە پاشان پۆلیس هاتۆتە بێ ئەو شوێنەی کۆنترۆل کردوێتەوە بکوژەکەی دیارە ئەوان گرتویان بەڵام بکوژەکەی دی لەبەر دەبن لەگەڵ خۆیان کەوا بوو هەموو ئەو شتەی کە لە مادەی 421 دەگوترێ دەچێتە نێو چوارچەوە تێرۆریزم لە قالبی تێئۆریکی حقوقی تێرۆریست بەڵام بەداخەوە لێرە هەوڵ و تێکۆشانێکی زۆر هەیە بۆ ئەوە کە بڵێن ئەوە کردوەیەکی تێرۆریستینێ بەڵام ئی ڕەگەزپەرستانەیە بۆ چونکو ئەگەر ڕەگەزپەرستانە بێ لەوێ ئیدی پەروەندەکە دەنوێ کارم بە لێکۆڵینەوەی دیکەنێ تەنیا ئەوەیە بەڵام ئەگەر تێرۆریستی بێ ناچارن بچن بزانن ئامیرینی وی ئاملینی وی ئەوانەی کە دەستورن داوە ئەوانەی کە یارمەتیان داوە چین و ئەوەش هیچ کەسنێ غەیری سرویسای ئەمنیەتی و میتی تورکیە هەروەکی دیتمان جیاوازی ئەو کردەوە تێرۆریستێ هەڵس و کەوتی دەسەڵاتی فەڕەنسا لەو کردەوەدا لەگەڵ 2013 ئەوە بوو کە لە 2013 سەرۆکوەزیری فەڕەنسا هات یەک و دوو تێرۆریستێکی کردەوەیەکی تێرۆریستێ ئەو کەسە تێرۆریستە و ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەکە ڕوونکردنەوە بکەین و دەری بخەین بزانین ئەوە سەر بەکوێیە بەڵام لێرەدا تەنیا وەزیری ناوخۆ هات قسەیەکی بنەما و بێمانای کرد کە بریتی بوو لەوە کە ئەو کردەوەیە دژ بە کورد نەبوو بەڵام دژ بە خارجی بوو یعنی دروست و بە شێوەیەکی موزیانە فێڵبازانە ویستی بڵێ کە ئێمە ناچین بۆ چوارچێوەی تێرۆریست دەچین بۆ لای چوارچێوەی ڕەگەزپەرستی ئەوە بۆ هەر ئەو کاتە خۆ پیشاندانێکی پان و بەنی ساز بلولایەن گەنجەکانەوە کە پێشتریش هیچ ئامادەکاریشی بۆ نەکرابوو بەڵام ئەوان بەڕاستی تووشی تووڕەیی بوون و هەستیان بەوە کرد کە لەلایەکەوە زۆڵمێکیان لێ دەکرێت کە ئەو تێرۆریستانە وە سرویسای ئەمنیەتی و میتی تورکیە دێ لە فاسلەی 10 ساڵدا دوو تێرۆران دەکا لە شاری پاریس و لەلایەکی دیکەشەوە کەس پێنانێ لەوەی کە ئەوە کردەوەیکی تێرۆریستی بوو ئەوە بوو کە ڕژانە خەیابان و شەقامەکان و ئەولاولا زۆر هەندێک شت ڕوویدا و ئەوانە دێ ڕۆژی دوایش پیسەندانێک بوو لەوێش هەر بەو شێوەیە دیسانەکە کەسێکی لە مەیدانی جمهوری فەڕەنسا کە مەیدانێکە کە هەموو کۆڕ و کۆمەڵەکانی ئازادی خواست لە هەموو بەشەکانی دنیای دانیشتووی پاریس خۆ پیشاندانەکانان لەوێ دەکەن لە نێو ئەوانشدا ئێرانەکان کوردەکان هەموو بەشەکان پێکەوە و بە تایبەتی لەو کاتەوە کە زوتنەوەی ژینە لە گۆڕێدایە هەر زۆر لانیکەم
لانیکەم دا ڕۆژداری خۆپیشاندانێک لەسەر و میدانی جمهوری هەیە بۆ پشتگیری لە بزوتنەوەی ژینا لە نێو ئێران کەوا بوو لەوێ کۆبوونەوە خۆپیشاندانێک بوو زۆر کەسایەتی هاتبوون کۆنەوەزیر هاتبوون نوێنەری پارلەمانی فەڕەنسا هاتبوون سەرۆکی حیزبە سیاسیەکانی چەپی فەڕەنسا هاتبوون بەشداریان کرد بوو هەمووشان قسەیان کرد زۆر قسەی ڕێکوپێکیان کرد زۆر بەجێ زۆر پشتگیریان کرد تەنانەت ئەو حیزبەی کە فەڕەنسا خۆ بەدەستەوە نادا سەرۆکەکەی بە نێوی ژان لوک مێلانشۆن ئەو بۆ خۆی کوتی ئەو کردەوە کرد دژ بە نەتەوەی کورد بۆ دژ بە بەرژەوەندەکانی کورد بۆ و دەبێت وەکو کردەوەیکی تێرۆریستی بناسرێ کەچی دیچمان ئێمە لەوێ هەندەی پێنەچوو کە یەکێک لەو تورکانە لەو ئەوانەی کە پێیان دەڵێن گورگی خۆڵەمێشی پەیدا بوو بە ئەڵایەکی تورک لە ماشێنێک هاتە خوارێ و دەستی کرد بە پرۆڤۆکاسیۆن و بە تەحریکات و لەوێ گەنجەکانیشی دیچوون بوو چوون بۆ لای و شێوا بەڕاستی شێوا بەڵام هیچ ئامادەکاریەکی پێشتر نەکرابوو لەلایەن کوردەکانەوە لەلایەن ئەو گەنجانەوە بۆی کە ئاوا بشێوێ کەوا بوو لە نێو مێدیاکاندا وا دەرکەوت کە بەڵێ خەڵکی فەڕەنسا دڵان هێشاوانە بە هیچ شێوەیەک وانە بوو خەڵکی فەڕەنسا بە پێچەوانە لە ئەنگلێکی زۆران کرد زۆر هاوسۆزیان دەربڕی بەرامبەر بەو کردەوەیە تێرۆریستی کە ڕوویدا بەڵام بەداخەوە دەسەڵات و دامەزراوەکانی پۆلیسی و تەنانەت مێدیا چون هاوڕێیەتی وانیان کرد هاودەنگی ئەوانیان کرد و بەو شێوەیە کە عەرزم کردن دەیان هەوێ لەو چوارچێوەی تێرۆریستی بیبەنە دەرێ بیبەنە چوارچێوەیەکی ڕەگەزپەرستی بۆ چونکە نایانەوێ بەرژەوەندەکانیان لەگەڵ تێک بدرێ وەزاری پێشوش هەروایان کرد بەڵام من پێم خۆشە شتێکی دیکەش لێ زیاد کەملەوە کاتێک ئەو شتە بوو ئێمانوێل ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا بۆ خۆی لێدوانێکیدا لەسەر تویتەر لێدوانەکەشی بریتی بوولەوە کە ئەو کردەوە تێرۆریستی نەتەوەی کوردی کردوتە ئامانج ئەوە جیاوازی هەبوو ناکۆچی هەبوو لەگەڵ ئەو لێدوانێ وەزیری ناوخۆ و بە باوەڕێ من لێدوانێکی دروست بوو لێدوانێکی بەجێوڕێ بوو و هەم زۆر ماقۆڵ بوو هەم زۆر عینی و واقعی بوو لەبەرەوەکە ئەوەی کە کوردەکان دەیان کۆت سەرۆکۆماری فەڕەنساش تاییدی کردەوە هێندەی پێنەچ ڕۆژی دواییش وەزیری دادی فەڕەنسا کە کۆنەکارێکی پارێزەری ناسراو و بەهێزی فەڕەنسەویە ئەویش لە قسەکانی داگوتی گوتنی ئەو قسە یان فۆرمۆلەکردنی ئەو قسە کە تێرۆریستی ئەو کردەوەیە تێرۆریستیە یا دەچێتە نێو چوارچێوەی ڕەگەزپەرستی تەنیا بەستراوەتەوە بە کاربەدەستان و پسپۆڕانی قووەی قەزائیە واتە قازیەکان هیچ کەس بۆی نییە غەیریوە بێ لەوانەیە ئێستا کە ئەگەر ئەو دادسەرەکانی پاریس خەریکن دام و دەستگای پۆلیس خەریکن لە چوارچێوەی ڕەگەزپەرستیدا لێپێچینەوەی بۆ دەکەن لەوانەیە بگۆڕدرێ جا هێندەی پێنەچوو پاش ئەو لێدوانێ وەزیری ناوخۆ وەزیری دادی فەڕەنسا یەک و دوو وەزیری دادی تورکیا هاتە سەرخەت هاتە سەر شاشەکانی تەلەڤیزۆن و باسی کرد وتی ئێمە تێرۆریستەکان لە ناو خاچی تورکیا و لە دەرەوەی تورکیا پاکسازی دەکەین یعنی بەڕاستی بە شێوەیەکی زیمنی ڕایگەیان کە ئەوان ئاگایان نەکەر ئاگایان لێە بەڵکو دەستیان تێدایەوە لە هەر حاڵدا ئەوە ئەو شێوەیە یعنی ئەو ئێستا کوردەکان سوورن لەسەرەوەیکە دەبێت دەمەزگا پۆلیسەکان و دادوەرەکان دەبێت لەو چوارچێوەی تێرۆریستدا هەڵسوکەوتی بکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیز گەلێک جار هێرش کراوەتە سەر کۆچبەرانی سیاسی نیشتەجێ ئەوروپا بەرچاوترین هۆکارەکان و پاڵنەرەکان بۆ ئەم مەبەستە چییە؟ زانین لێرە ڕاستەکەی هێندێک شتی لایەنی ڕەگەزپەرستی هەیە هیچ گومانی تێدانێ لە ساڵەکانی هەشتاوە کە ئەو قەیرانە ئابووریە وڵاتەکانی ئەوروپایی داگرت وەڵا کەمێک زووتریش لە ساڵەکانی هەفتاوە ئیدی بەرەبەرە هێزی ڕەگەزپەرستی دەستی کردەوە کە بێتە ناو مەیدانی خەباتی سیاسی و چالاکی و پەرلەمانی و
ئەوە و هەتا ئێستاش ئێمە لەو کاتەوە کە هەتا ئێستا ئەوە هەر ئەو بڵێن قەوسە چۆتە سەرەوە و زیاد بوو. ئێمە کە دەبینین ئەوڕۆ لە پارلمانی فەرەنسا نزیک 90 کورسی دەستی ڕاستیەکان ئیفراتیەکان ڕەگەزپەرستەکانی فەرەنسا لە پارلمان جێبەجێ کراوە و دەستەبەر کراوە بۆ ئەوانە ئەوە زۆر جێمەترسێ. ڕاستێکەی لە وەختەوە هەرچی هاتوین بۆ ناوە کۆمەلگای ئەوروپایی بەرەو ڕاست ڕۆیشتۆ زۆر بەداخەوە و هەر ئەوەشە ڕاستی بڵێن تونند و تیژ ڕەویش ئفراتیش لەوە کەڵکی وەرگرتووە و توانێتی بڵێن لایەنگەر بە خۆ پەیداکە بەتابەتی لەو ساڵەی دواییداین لەوەتی کە داعش پەیدا بوو ئەو دەستیان کرد بۆ تێرۆریزم و بۆ ئینسان کوشتن و چ لە سووریە ئەندامانی یەکێتی ئەوروپایان خەڵکی یەکێتی ئەوروپایە کە لەوێ کوشتیان و چ لە لێرە بەتابەت لەو فەرەنسیە دەستیان کرد بە بۆمدانانەوە و تەقینەوە و کوشتن و بۆ بارمتەگرتن و وەلاولا ئیدی ئەوەندە یعنی ڕاستەکە ئیسلامی سیاسی دەوری زۆر زۆر خراپی بۆ لەوە کە کۆڕ و کۆمەلگای ئەوروپایی دش بە پەنابەر بەوەستنەوە. بڵێ هاوڕێ عەزیز، کەسێک کە ئەڕوات لە وڵاتێکە پەنابەر ئەبێت ئەرکی وڵاتە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان واتەوایە ئەرکی وڵاتەیە کە پارێزەری گیانی ئەو کەسە بێ. بەڵام ببینیمان کە بەڕاحەتی هێرشکای سەر ئەو ناوەندە و سێ کەس گیانیان بەخت کرد. هۆکار چییە؟ بۆ وا بە هاسانی هێرش دەکرێت و هێرش دەکرێت؟ ئەوە ڕاستە ناوەندە بڵەکەی ناوەندە مەدەنیەکان دەبێت بپارێزرێن لە هێرشی ئەولای هەر کەس بێ. بەڵام ڕاستەکەی وانەیە ئەوە لە تێوریدایە ئەو لە یاساکاندایە و لە پەیماننامەکاندایە و لە کۆنڤانسیۆنی ژنێڤدایە. بەڵام بەکردەوە ڕاستەکەی ئەوە نەماوە. وڵاتانی ئەوروپایی بخۆیان زۆر تووشی کێشە بوون، تووشی گرفتی ئابووری بوون و خۆیان لەوە لا دەدەن. دیارە من با یەک شتیش بڵێم ئەوەی ناوەندی ڕۆژاوا کە لێرە بوو شوێنێکیان گرت بوو ئەوانە تا ئەو جێگای من ئەگەم لێە پۆلیس ئاگاداری دەکردن هاتوچۆکانیشیان لەگەڵیان دەچوون. بەڵام ئێستا ڕاستەکەی بەو شێوەی جاران نەماوە و یەک تاکی پەنابەر هیچ پرۆتێکسیۆنی هیچ ئاگادارێکی لێ ناکرێت وەک تاک. بەڵام ناوەندەکان ئەویش بەسراوەتەوە بەوەکەی چۆ بێ ئەگەر بەرژەوەندەکانی دەسەڵات ڕێگا بدا ئەو کارە دەکەن، ئەگەر ڕێگاش نەدا ئەو کارە ناکەن. من پێم خۆشە بۆ ئاگاداریتان ئەوەتان عەرز بکەم کە هەر ئەو ناوەندی ئەحمەدکایە یان بڵێن کۆنسەی دیموکراتیکی کوردەکانی پاریس ڕاستەکەی بۆ یەکەم جار ئەو چەند ڕۆژە نوێنەرایەتیان وەرگیراوە لەلایەن پۆلیس و پارێزگا و وەزیری بڵێن داد و وەزیری ناوخۆ. حتا ئێستاش ئەوان جارێک وەریان نەگرتو وەک نوێنەرایەتی شوێنێک وەک نوێنەرایەتی لە ڕاستیدا کۆڕ و کۆمەڵێکە 400,000 کەس لێرە کورد لەو فەرەنسا هەیە. 800,000 بڵێن تەبعی تورک و 400,000 کوردن کەوابوو بەداخەوە هەتا ئێستا ئەو شتە بەرژەوەندی خوازەیە ڕێگای نەداوە بۆ کاوانە پارێزگاریان لێ بکرێت سوزانم وەربگیرێن ڕێز و حورمەتیان بۆ دابدرێ. بەڵام ئێستا دەورەکە گۆڕدراوە خەڵکی فەرەنسەش گوشار دەخاتە سەر دەسەڵات کە نابێ ئەوانە بەتەنێ بمێنەوە بێ پەنا و بێ پشتوانە و بێ پارێزگاری. بەڵێ هاوڕێ ئەزیز ئێشارەتان پێ کرد کە ئێشارەتان بە ڕووداوی ساڵی 2023 کرد ئەو کردەوە تیرۆریستیەوە و کاتیش ئەنجام درا کە سەکینە جانسێت و هەواڵانی لەوێ گیانیان بەخت کرد. لە ساڵیادی ئەو کردەوە تیرۆریستی بوو کە کردەوەیەکی تیرۆریستی هاوشێوەیش دووارە ئەنجامدا کە ئێستاەوە لەسەری تۆزەحتاندا. ئایا پەیوەندیەک هەیە لە نێوان ئەم دوو ڕووداوەدا؟ بڵێ بێگومان پەیوەندی هەیە. حکوومەتی تورکیە لەژێر ئەو تەوتەعانەدایە لەژێر ئەو تیرۆرانەدایە. حکوومەتی تورکیە حکوومەتێکی دیکتاتۆرە دژ بە دموکراسیە دژ بە ئازادەیە چاوی لێ بکەن لە 2016 تا ئەلانە کە بزانە چەند زیندانەکان جێگایان نەماوە پڕ لە هەموو بڵێن شوێنێک لە هەموو بەشێکی
ئیداری و سیاسی و کۆمەڵایەتی و سندیکایی و کرێکاری ئەو وڵاتە لە کرێکارەوە گوتوێتی کارمەند بڵێن مامۆستا سندیکالیست کورد غیری کورد پڕ ئەو زیندانە بۆ لەبەرەکە سیستمێکی دیکتاتۆری ئیسلامی سیاسی دش بە ئازادی دش بە دموکراسی دش بە مافی مرۆڤ لەسەر کارە کە ئەو شتانەی بۆ گرنگ نییە بۆ بەداخەوە ئەوروپاش لەوانە خۆی جێل دەکات هیچ بۆی گرنگ نییە ئەوانیش یەکجار نەمبیستدا شوێنێک باس لەوە بکەن کە ئەو پێشرکردنی مافی مرۆڤ لە تورکیا بە پێچەوانەی هەموو یاسا ناونەتەوەیەکانم نەمدێت ڕاستەکەم لە فەڕەنسا هەر نابینم ناخوێنمەوە نابیستم کە باس لەوە بکەن کەوا بوو بەرامبەر بە پرسی کورد لەبەرەوە کە کوردەکە بۆ خۆی زۆر چالاکە لەبەرەوە کە بۆ خۆی هەم لە دەرەوە نوێنەرایەتی هەیە بەشدارە فعالە هەموو کارێک دەکا وەزەکە بڕێک فەرق دەکات کوردەکە بۆ خۆی پەیوەندی هەیە چالاکی هەیە خۆپیشاندان ڕێک دەخا خۆپیشاندانی زۆر ڕێک دەخا من پەرانتێزێک بکەمەوە کە تەنانەت پۆلیسەکانی فەڕەنسا زۆر ڕازین لە شێوە بەڕێوەبردننی خۆپیشاندانەکانی کوردەکان چونکە زۆر بە نەزم و زۆر بە ڕێک و پێکی بەڕێوە دەچێت بەبەستنەوەی دەوڵەت تورکیا دەوڵەتێکە زدی دموکراسی زدی مافی مرۆڤ و زدی کورد و بە تایبەتی دوو پیلان دەگیرە یەک شەڕ بە شەڕ شەڕەکەش دوو بەشە بەشێکی لە باشووری کوردستان لە باکووری کوردستان بەڕێوە دەچێت بەشێکی لە ڕۆژاوای کوردستانەوە بەڕێوە دەچێت و بەشێکی لە ئەوروپا ئەوەی لە ئەوروپایە بە شێوەی تێرۆرە بە شێوەی حەسفی فیزیکێ ئەوە ئێستانێ لە مێژە ئەوە هەیە بەڵام لەو 10 ساڵی ڕابردوودا دووجار هاتۆتە ئاراوە و نفوزیان کردووە لە ساڵی 2013 دەرکەوت زۆر بەڕوونی بە ئاشکرا دەرکەوت دوایی کە سرویسای ئەمنیەتی و میتی تورکیا دەستوریان داوە بۆ بخڕێت چەندین وتوێژی تەلەفۆنی دەرکەوت هەمووی ئێستا هەیە ئەو شەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی کاناڵی پێنجی فەڕەنسا چەندانە ڕۆژنامەوانی بەهێزی بەدەسەڵاتی ناسراو لە فەڕەنسا بۆ خۆیان باسی ئەویان دەکرێتەوەی کە من بۆتان باز دەکەم بۆ ئێوە بەڕێز و بینەرانی خۆشەویستیەوە ئەمنەوە بۆتان دەژێڕمەوە قسەی ئەوانەیە کە تورکیا ئەو شتانەی دەرکەوت کە میتی تورکیا دەستوری داوە یعنی ئامرە ئاملیشە بۆ ئەو کوشتنەی ئەو سێ کەسە سەچینە و بڵێن لەیلا و هاوژین نێوی دووەمی هاوژین بوو فیدان کەوا بوو تورکیا لەژێر ئەوانەیە جا بەوەش تەوانە بۆ 10 ساڵ پاشان دیسانەکە ئەو تۆتەی دووپات کردوتەوە و من پێم وانێت دیسانەکە لێ ڕژاوەستێ چونکە سیاسەتی وەیە سیاسەتی تورکیا سیاسەتێکی ئاشتیخوازی نییە سیاسەتێکی ئازادی کوشتنە سیاسەتێکە بەرامبەر بە نەتەوە بەرامبەر بە کورد تەنانەت بەرامبەر بە تورکەکان چاویلەکە تەنانەت بە خەڵک ئەو هەموو گەندەڵی و فەسادە بۆتە چی لە ناو بنەماڵەی سەرۆکومار و لە دەور و بەرەکەی و هەمووی ئەوانە بۆتە هۆی ئەوەکانە خەڵک بەڕاستی لە بەرسان دەمرن هەر بەڕاستی لە تورکیا ئێستا وەزئی خەڵک ئەوەندە خراپە کە زۆر کەسنانی شەویان نێبیخۆ چاکە ناڵم بۆ وەزی ئێرانیش دەوێ باشترە بەڵام ئێمە ئێستا باسی تورکیا دەکەین دوایش باسی ئێران دەکەین بڵێ دواتر ئەڕۆینە سەر ئێران پێم خۆشە لێرە ئەلبەتە لە پرسیاری یەکەمدا زۆر بە وردی و زۆر بە جوانی قسەتان لەسەر واکنشی دەوڵەتی فەرەنسا کرد بەڵام پێم خۆشە زیاتر لێرە بۆمان ئشارەی پێ بکەن کە واکنشەکان یعنی لەو حەدا بوون کە ئەمە ببێتە ئاخرین کردەوەی تەرۆریستی چون شارەشتان پێ کرد کە حتا پۆلیسەکان خۆیان واکنشیان نیشانداوە و بۆ ئەوەی بۆ ئەو کۆبوونەوانەی کە کوردان لەوەی ئەنجامیان داوە من پێم وایە ئەو چەند ڕۆژێکە کە مێدیا زۆر قسە لەو تێرۆرە دەکات چونکو بیر و ڕای گشتی فەرەنساش هەر ئەو پرسیارەی لە سەرەتادا من ئەرزی ئێوەم کرد ئەوە زۆر هەستی فەرەنساویانی بزواندووە کە بۆچی دەبێت لە سەرخاچی پاریس خاچی فەرەنسا کردەوەی تێرۆریستی ئەنجام بدرێت ئێستا دەسەڵات و ئەوە زۆر ناچارە بڕێک هەڵوێست بگرێەوە مێدیاکانیش هەموو ڕۆژێ باسی دەکەن هەم ڕۆژ بەڵام ڕاستەکەی ئەوە مانای ئەوە نیە کە ئەوە تەواو دەبێت کۆتایی پێدێت
لەبەرەوە کە دەستی دەوڵەتی تورکیە بەداخەوە لە وڵاتەکان ئاوەڵەیە ئەوانش یارمەتی دەکەن چاوی دەکەن بۆ ئەوە کە سوئێد و فەنلاند بێنە ناو ناتۆ هەموو تەعهودێکیان داوە هەموو بڵین ئامادەکارییان کردو بۆی کە داخوازەکانی دەوڵەتی تورکیە بەجێ بگەێنن کە یەکێک لەوانە بریتە لە بڵێن ڕادەستکردنەوەی پەنابەرەکانی کوردی نزیک لە پێکاک بۆ تورکیە دیارە لەوانەی پێکاکەش نەبێ بەڵام بەنێوی پێکاک بێ ئیدی کەشە بێ ئینسانی بێگوناهی دیکەش هەبێ هەر لەو چوارچێوەدا ڕادستی دەوڵەتی تورکی بکەنەوە کەوا بوو دەوڵەتەکانی ئەوروپایی سووددارن سوچیان هەیە لەوەدا زۆر مماشات دەکەن زۆر کۆتا دێن بەرامبەر بەو کردەوە تیرۆریستانە دەستی تورکیان ئاوەڵە کردو ئەوە تەنیاوە 2 ساڵە لێرە لە بڵێن گورگەکانی خۆڵەمێشی ڕێکخراوەکەیان قەدەغەکراوە لە فەڕەنسا لەبەرەوە کە دەرکەوت کە چەندە حرکاتی خراپ و دژ بە نەزمی فەڕەنسیان دەکردووانە و هێرشان کردێت چەند شوێن بە تایبەت شوێنی هەرمەنەکان و دەوڵەتی فەڕەنسا ناچار بوو کە ئەو ڕێکخراوەی وەکو ڕێکخراوێکی قەدەغەکراو ڕاگەیاند و ئێستاوان بۆیان نییە بەڵام لە بنەوە زۆر ئازاد هەم کاریشی خۆیان دەکەن و هیچ گرفتێکیشیان نییە حاڵێکدا ڕێکخراوە کوردەکانی دیکە لەو پەڕی زەخت و گوشاردان و هەمیشە لەژێر کۆنترۆڵیشدا دەگەڕێتەوە سەر بە تایبەتی بەداخەوە دەوڵەت زرهێزەکانی یەکێتی ئەوروپا کە مەسەلەن دیسانە کە فەڕەنسا وەزی لە ئەڵمان زۆر باشترە لێرە خو پیشاندان دەکەن لێرە ئاڵای خۆیان هەڵدەگرن هەروێنە و عکسێکی پێیان خۆش بێ هەڵی دەگرن بە دەستەوەی دەگرن بەڵام لە ئەڵمان ئەوەش نییە لە سوئێدیش لەو دوایانەدا ئەویان قەدەغە کردو وڵات فەڕەنسا وڵاتێکی دیموکراتی کە دیسانەکەم باسم کرد کە چۆنە بەڵام ئەو سنەتی دیموکراتی کە لێر هەیە ئەو سنەتی بڵین هەڵسو کەوتی دیموکراتیک لەگەڵ خارجیەکان جوورێکی دیکەیە غەیری وڵاتەکانی دیکەیە و ئەوەش ڕێگانادا بە زەخت و گوشاری زیاتر بۆیە کاربەدەستەکان دەسەڵاتدارەکان خۆیان ناچار دەبینن وەڵام دەرەوەی ئەو داخوازیانەی کوردەکان بن لەو بوارانەدا کە دەبێت ڕابگیرێ ئەو سیاسەتە تێرۆریستیانەی دەوڵەتی تورکیە کە لە ڕاستیدا چەشنە دەستێوەردانێکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیز با بڕۆینە سەر شۆڕشی ئێران شۆڕشی ژینا شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژن ژیان ئازادی تەواوی ئێرانیدا کردووە چەخماخەکەی لە کوردستانەوە لێدرا بەڵام کاریگەری لەسەر ناوچەکە و تەنانەت دنیایش هەبووە ڕای بەڕێستان لەسەر خاڵە لاواز و بەهێزەکانی ئەم شۆڕشە چییە؟ وەڵا بەگشتی خاڵەکان بەهێزەکان زۆرترن لە خاڵە لاوازەکان شۆڕشێکی زۆر بەهێزە شۆڕشێکە کە لە ماوەی 43 ساڵدا بێوێنەیە شۆڕشێکە کە هەروەکی دایک و باوکی ژینای گیانبەخت کردو ژینای بەڕێز ژینای ناساو لە ڕاستەوە لە ئاستی ناونەتەوەییدا باسییان کرد لەسەر گڵکۆکەی ئەو ڕۆژەکە گیانی پاچیان بە خاک هەسپارد باسییان کرد کە ژینە ئەتۆ نامری ئەتۆ وەک ڕەمزێک دەمێنێەوە ئەو قسەی ئەو دایک و بابا زۆر قسەیەکی حەکیمانە بوو یعنی بەڕاستی لە ڕووی فەلسەفەی سیاسیەوە زۆر بەرز و باڵا بوو پێشبینی ئەوەیان کرد کە ئەو زوڵم و بێعەداڵەتیە هەروە بێجواب نامێنێتەوە و ژینا دەبێتە ژینەهای دیکە و نەک هەر لە ساقەز نەک هەر لە کوردستان بەڵکو لە هەموو بەشەکانی ئێراندا لە تاران لە مەشاد لە ئیسفەهان لە خوزستان لە ئازەربایجان لە کرمان لە خوراسان لە هەموو بەشەکانی ئێراندا ژیناهایەکی زۆر دێن بە پشتگیری و بە هاو ڕەنگی و بە هاودەنگی لەگەڵ ئەو ژینە گیانبەخت کردووە دەست دەکەن بە بڵێن تۆڵەسەندنەوەی مەدەنی ینی ژینە گەورەترین
ناڕزایەتەکەی لەوە بوو کە بۆچی من دەگرن، بۆچی ئێوە گوشار دەخەنە سەر من کە من مافم نییە لەوەی کە بە مەیلی خۆم مووی سەری خۆم ڕابگرن. هەر ئەوە بوو کە بوو بە تووڕەیی و بوو بە گیان لەدەستانی، ئەمما گیان لەدەستانێک بوو بە ژیان وەرگرتنەوەیەک لەناو ئێراندا. یعنی ڕاستی گیانی یەک تا خەریکە ژیانی یەک وڵات نەجات دەدا. بۆ لەبەرەوە کە کۆماری ئیسلامی کەوتە لەرزە. دیارە لە ڕابردوودا شتی دیکە هەبوو، ڕووداوی دیکە هەبوو ئەولا، بەڵام بەڕاستی ئەو جارە بوو بە شتێکی دیکە کەوا بوو تەواوی ئێرانی داگرتەوە، تەواوی ئێرانی شڵەژاند و ژینە لە ڕادەی ناونەتەوەیشدا ناسرا. بزوتنەوەی ژینە ئێستا بەردەوامە. کەوا بوو من ئەوە کورتەیەک بوو، پێشەکیەک بوو بۆ کە باس لە خاڵە لاوازەکان بکەین و خاڵە بەهێزەکان. بەڵام بەڕاستی خاڵە بەهێزەکان زۆر زۆرترن لە خاڵە لاوازەکان، بەڵام دەبێ باسی ویش بکەین، دەبێ باسی ڕاستیەکانیش بکەین، چونکو باسی ڕاستیەکان نەکرێت. ئەگەر ئەو شۆڕشە نەختێکی پێ لەسەر بێ نەکرێ، ئەگەر پێشنیارێک هەبێ بۆ بەرەو پێشەوتچوونی، بۆ بەربڵاوبوونی، بۆ خۆ بە دووڕاگرتن لە هەڵا، دەبێ حتمما باسی بکرێ. ئەگەر باس نەکرێ شۆڕشەکە زیان دەبینێ. جا بۆیە من خۆم لەو ئاسەدا نابینم نەختی ئەو شۆڕشەکان، بەڵام ڕاستەکەی ئەوەی کە بۆ خۆم بە زەینم دەگا وەکو خاڵێک کە دەبێ کاری بۆ بکرێەوە لەو بڵێن تەنگ و چەڵەمە و کۆسپ و ڕێگرێ بێتە دەرەیە، ئەوانن کە من ئەرسان دەکەم. یەک ئەو بڵێن شۆڕشە کە بە باوەڕی من ڕاپەڕین بوو و ئێستا بۆتە شۆڕشێک، ینی قیامێک بوو، ئێستا بۆتە ئینقلابێک لە ئێران. بزوتنەوەیەکی پان و بەرینە کە لە سەرەتاڕەوە قیام دەستی پێ کردووە، ئێستا ئینقلابە. کەوا بوو ئەو شۆڕشە بۆ خۆی ڕێکخستۆ، هەتا ئێستاش هەر بۆ خۆی هەموو گوشارەکان لەسەر شانی خۆیەتی و ناچارە لەبەر ئەوە کە هیچ ساختارێکی سیاسی نییە، هەر بۆ خۆی بچێتە ژێربار و هەموو زەحمەت و چۆرەوەریەکان بەدەستەوە بگرێ، خۆ بەخردکردنی زۆرتر بدا لەوەی کە پێویستە بۆ بە ئەنجامگەیاندنی شۆڕشێک، و هەموو قورسایی ئەوەی لەسەر شانی ئەو گەنجانەیە کە ڕاستە ڕێکخستنەکەیان نییە، بەڵام بەڕاستی ئەوەندە پێگەیشتوانە دەست لە پێشەیە، هەر وەک ئەوەکە لە دوورەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت، دەڵێ چەشنە خۆپیشاندان، چەشنە خۆی یەکگرتوویەکیان هەیە، چەشنە ڕێککەوتوویەکیان هەیە، وەکو ساختارێکی سیاسی، وەکو تەشکیلاتێکی سیاسی. نەبوونی ئەو ساختارە، ئەو تەشکیلاتە، ئەوە یەکێک لە لاوازەکانێتی. نەبوونی ڕێبەری بۆ ئەوە بۆ ئەو ڕێکخستنە، بۆ ئەوە کە ئەو ڕێکخستنە پێک بێنێ بۆ بەڕێوەی بەرێ خۆپیشاندانەکان، شۆڕشەکان، ئەویش بۆ خۆی یەکێک لە خاڵە لاوازەکانە. بەڵام ئەوە هەموو بەشەکان ناگرێتەوە، چونکو گەنجەکانی ئێمە زۆر پێگەیشتون و لە دەورەیەکی دەژین کە تەکنۆلۆژی تازە لە ئارادایە و ئەوان لەوانە کەڵک وەردەگرن و لەگەڵ یەکسەر پەیوەندی دەگرن، وەک ئەوەکە لایەن بەشێک لە نەبوونی ڕێبەرەکان جوبران دەکەنەوە، بەڕاستی دابینی دەکەنەوە. ئەو دوو بەشە زۆر گرنگە. لە پاشان نەبوونی بەرنامەیەکی پێویست، دیارە دروشمێکی زۆر ڕێک و پێکەیە بەنێوی ژن ژیان، بەڵام ئەو دروشمی ژیان ئازادی کە دنیای تەنیوەتەوە، کە لە تەواوی ئێراندا دەیڵێنەوە، کە بۆتە گۆرانی و سرود و لە نێو تەواوی ڕۆژنامەکان دەیخێننەوە، زۆر باشە، هەتا ئێستاش زۆر باشە، زۆر لایەنی ئابووری سیاسی و عەداڵەتی بڵێن کۆمەڵایەتیش دەتوانێت بگرێتەوە. بەڵام
وردە دەبێ بەرەو گۆڕانکاری بچێ دەبێ هێندێک گۆڕانکاری سەرخۆی دابێنێ بۆ وردە ئیدی بۆ ئەوە کە خەڵکێکی زیاتر ڕابچێشێ بۆ لای خۆی دەبێ هێندێک تەزمین بدا بەلایەنەکانی دیکە بۆ نمونە هەتا ئەنەکە کرێکارانی ئێمە لە ئێران لە هێندێک شوێن هاتوون لە هێندێک شوێن بەکردەوە هاتوون پشتگیریان کردو کەوتونەتە نێو بڵێن مانگرتن و ئەوە بەڵام ئەوە نییە کە دەبێ ببێ مامۆستاکان بڵێن خانە نشینەکان خەڵکەکانی بەتەمە سەرێ دەبێت چ تەزمینێک بدرێ بۆ ئەوەی کە ئەوانە ڕابچێشن بەتایبەت کرێکارەکان بە باوەڕی من وردە دەبێ باس لەوە بکرێت کە کرێکار لە داهاتوودا دەبێ لە بەرابەریەک بڵێن بەرخوردار بێ دەبێ بگاتە بەرابەریەک دەبێ مامۆستاکان دەبێ بڵێن خانە نشینەکان دەبێ ئەوانەش نەوەک تەزمینی شغلی ژیان و ئەمنیەتێکی ژیانی بۆ دابین بکرێ دەبێ بە باوەڕی من دەبێ وردە دروشمی ژن ژیان ئازادی بکرێتەوە ینی بپشکێ بۆ ئەوە کە بزانن لایەنەکانی کە ئێستا نەهاتوونە نێو ئەو شۆڕشە خۆیان ببینەوە بووە ڕابچێشن ئەوەش یەکێک لە خاڵەکانی دیکەیە لە پاشان نەبوونی ئالتەرناتیڤ و مەترسی دەست بەسەرداگرتن بەسەر ئەو شۆڕشەدا ئەو ئیمکانە هەیە دیارە ئەوە هیچ پەیوەندێکی بە گەنجەکانی ئێمە نیە بە خەڵکی ناوخۆی ئێمە نییە بۆ خەڵکەکە لەو شۆڕشەپان و بەرینەدا بەشدارن بەڵام پەیوەندی بە دەرەوەی وڵات هەیە پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵات هەیە چ ئەو ئۆپۆزیسیۆنە هەلپەرستە چ ئەو ئۆپۆزیسیۆنە کە چالاکە کە دڵی دەسووتێ پێی وایە دەبێت بەشی هەبێت دە وڵاتەدا دە و بەشەدا وە بۆ داهاتووی ئێران هەم لە هەموو بوارێکەوە هەسوکەوتی ڕێکوپێک بکات و ئێرانیشی دیموکراتیک پێک بێنێ بەڵام بەداخەوە ئەوەش زۆر کە زوو لاوازە ئێمە دیتمان لە مێژووی بڵێن ئەو وڵاتانە کە شۆڕشیان بەسەرداهاتوە مەسەلەن بۆ نمونە ئەلجەزایر کە لە ساڵەکانی 1950 شۆڕشی دژ بە ئیسلامەری فەڕەنسای تند بوو بەرە کە ئەو بڵێن بەرەی ڕزگاری خوازی ئەلجەزایر لەلایەن یەکێتی سۆڤێتەوە پشتگیری دەکرا بەرە ئەمریکا شات پشتگیری کرد و کێشایان بۆ نوێنەرایەتەکان لە بڵێن ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان پەسەند کرد بۆ وەکو ئەندامێکی نەتەوەی یەکگرتوەکان هەڵسوکەوتی دەگەڵ دەکرا ڕسمیەتی پێدرا بوو شەرعیەتی پێدرا بوو و ئەوە زۆر گرنگ بوو یعنی زۆر چ لە ناوخۆی ئەلجەزایر دەوری بوو لەسەر ڕوحەیە خەڵکی لەسەر بوژانەوەی بزوتنەوەکە لەسەر بەربڵاوکردنی لەسەر بەرەو پێشەوە چوونی هەمووی ئەوانە زۆر گرنگ بوو یان بڵێن نمونەیەکی کەمێک لەوی پاشتر ئەویش بزوتنەوەی لە شەڕی دووەمی جەهانی بزوتنەوەی فەڕەنسەویەکان بوو بڵێن ئەو کەسانە کە دژ بە هێرش و دژ بە داگیرکردنی ئەڵمانەکان لە خاکی فەڕەنسا قیامیان کردبوو پارتیزانەکانی فەڕەنسیان پێ دەڵێن ژنەرال دۆگۆڵ لە ساڵی 1940 چوو بۆ لەندەن و لەوێ بەیانەیەکی دەرکرد کوتی فەڕەنسای ئازاد کوتی من فەڕەنسای ئازاد نوێنەرایەتی دەکەم بۆ وەرن لەگەڵ من بکەون و ئەوەش دەوری گرنگی بوو و هێندێک لە وڵاتەکان هاتن لەگەڵی کەوتن و بەتایبەت بۆ خەڵکی فەڕەنسا زۆر گرنگ بوو دەوڵەتی بریتانیای ئەوی بەڕسمیەت ناسی و زۆر هەڵسوکەوتی کرد لە ئاخرەکەشدا دیستمان کە بە سەربەرزی ژنەرال دۆگۆڵ گەڕاوە و هاتەوە ئێرە و ئەو دوانەیە کەوا بوو نەبوونی ئالتەرناتیڤیش بەداخەوە یەکێک دەوانێت بەڵام هیچ پەیوەندی بە گەنجەکانی ئێمە نیە ئەوان هیچ سوودچێکیان لەوەدانێ و ئەوان بە پێچەوانە ئەوان زەزر و زەربە و زیانی لەوە دەبینن بۆیە وەختێک وڵاتانی دەرەوە دەیان هەوێ ئەو نوێنەرایەتی کە من باسم کرد بۆ ئەلجەزایر و بۆ فەڕەنسا لەگەڵی دانیشن تەنانەت لە ڕێکخراونێتەوەی گرتوەکانش بیبەن و شەرعیەتی پێبەخشن و جێگای بۆ دامەزرێنن
بەداخەوە ئەوە نییە جارش دەبینین مەسەرەن لێرە و لەوێ لە مەسەرەن شیرین عیبادی و نازەنینی بنیادی لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان وەریان گرت ئەوە مانای ڕێزگرتن لە بزوتنەوەی سەرانسەری ئێرانەیە لە بزوتنەوەی ژینایە بەڵام کافی نییە دیسمان مەسەرەن ماکرۆنیش سێ کچی وەرگرت لە ئێرانەکان کە هیچێک لەو سیانە کورد بوو و ئەوانیش لە ڕاستیدا ماونەوە یعنی مخاتەبێک نێ ئەوەی ڕاست بێ کەس نێ یعنی کە نوێنەراتی ئەو بزوتنەوە بکە ئەو بزوتنەوە پان و بەرینە کە گەنجەکانی ئێمە بە قوربانیدان بە خوێندانی خۆیان دەیبێنە پێشەوە بەداخەوە لە دەرەوە نوێنەرایەتی ناکرێت هەر لەبەر ئەوشە لە ئاسی ناونەتەوەی ئەو جوورەی کە دەبێت لە ناو گەلەکاننا لە ناو خەڵکەکان مێدیەکاننا بەڵام لە ناو دەوڵەتانی دیکە کە دەبێت هەنگاوێکی جدی باوێژن بەبێەوە کە دەستێوەردان بکەن من مخالفی بەڕاستی دەستێوەردانی هێزەکانم دەستێوەردانی سەربازی و ئەسکەری و نیزامی بەڵام دەتوانێت یارمەتی دیکەن لە ڕووی مافی مرۆڤەوە لە ڕووی یارمەتی دیکەوە هەموو چشنە یارمەتێکی دیپلۆماتیک دەکرێت پەیوەندەکانە لەگەڵ ئێران بپسرن پەیوەندی دیپلۆماتیک بۆ دیتمان لە ئاڵمان هەموو تەزمین نامەکانی کە بۆ کۆمێرس و بازرگانی ئێرانە کرابوو پێشتر ئەوان هەڵوەشاندەوە چاوەڕانی دەکرێت ئەگەر ئالتەرناتیوێکی ڕێکوپێکە بێت ئەو زیاتر دەچێت پێشوو بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیز پیلانی وڵاتانی دراوسە ئێران ئەو وڵاتانەی زیاتر مەبەستمەکە کوردانی کورد بەسەری داداپەش کراون عێراق تورکیا سووریا پیلانیان بۆ بە ناکامگەیاندن و شکەستگەیاندنی ئەم ئاخێزە چییە لە ڕوانگەی بەڕێستانەوە ئەگەر ڕێگام بدەن من باسی لە خاڵە بەهێزەکانیش بکەم چونکو زۆر زۆر پێویستە پێویستە و ئەبێ بەڕاستی چۆن ماوەی بەنامەکە کەمە پێم خۆشە زیاتر لەبارەی هەموو پرسیارەکانەوە باش بەسەرسان بە کورتی دێڵم بە کورتی باسی دەکەم باسەکەی ئەو بزوتنەوەیە لە ماوەی 43 ساڵدا بەردەوامترین پانوبەرینترین و درێژترین بزوتنەوە بوو لە ئێراندا پێکاتوە ئەوە لەو ڕۆوە زۆر جێگەی پێزانینە زۆر جێگەی ڕێز و قەدر و حورمەتە ئەوە بەرەو 4 مانگ دەچین بەڵام ئێستاکانە شەر بەردەوامە سەرڕای ئەو هەموو دەستدرێژی و مافەکان کە دەیکا ڕژیم بەڵام ئەوان هەر جێگای خۆیاندان لە پاشان ئەو بزوتنەوەیە دەرباز بۆ لە شتە کلاسیکەکانی چوزانم ڕێفۆرمی خواز و ئەوانە کە هەتا ئێستا بەرگری دەکرد و زیاتر هاوڕێتی دەکرد لەگەڵ دەسەڵاتی ویلایەتی فەقیه ئەوان هەموو شتێکان ڕەت کردوتەوە تەواوەتی کۆماری ئیسلامی ڕەت کردوتەوە ویلایەتی فەقیهیان ڕەت کردوتەوە مەرگ بەر خامنەی هەموو ڕۆژێ دەدرێت مەرگ بە دیکتاتۆر هەموو ڕۆژە لەسەر لێوانە و هەروەها نەمێنێ کۆماری ئیسلامی ئەوە یەکجار زۆر گرنگە و هەروەها ئێمە ئەوە بەرەو 4 مانگ دەڕۆن یەکجار من بۆ خۆم نەمبیست لە هیچ جێگایەک کە دروشمێک بە قازانجی ڕژیمی پێشوو ڕژیمی پەهلەوی بدرێت چ باپیر چ باب چ نەوە هیچ یەک لەوانە سەرنجی خەڵکیان کێشاوە بۆیە ئەو بزوتنەوەیە بزوتنەوەیەکی گەنجەکانە بزۆرێکی مۆدێرنا بزوتنەیەکە خۆی ڕزگار کردو لە زۆر شت زۆر جێگای ڕێز و پێزانینە و هەروەها خاڵی هەرە گرنگی دیکەشی ئەوەیە کە بزوتنەوەی ژینە گەنجەکان ژنەکان بە تابەتی لە پێش هەمووان بەڕاستی پێشەنگی ئەو بزوتنەوەیە ژنەکانن بە دش بە حیجاب دەستیان پێ کردەوە بەڵام بەوە ڕازی نەبوون ئێستا ئازادی دەو چوارچێوە دروشمێدا دەیان هەوێ بۆ هەموو لایەنەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئێران و ئەوان لەو شوێن لەو بڵێن بزوتنەوەیەدا شتەکان قورسایەکانی هاوسەنگەکان گۆڕدراون یعنی کۆماری ئیسلامی ئێستا ئیدی هیچ کەسی لەگەڵ نەماوە بەشێکی زۆر 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 کەم نەبێ کە ئەوانی مسلمانی هەرە مسلمانی کۆن کە لەگەڵی بوون ئێستاژماونەوە دەنا بەڕاستی هیچ لایەنگەرێکی نەماوە بە پێچەوانە لەولاوە لە 43 ساڵدا شتیوان نەدیتراوە کە بزوتنەوەی ژینا گەنجەکان ژنەکان لە پێش هەمووان زۆر کۆڕ و کۆمەڵی ڕاکێشاوە کۆڕ و کۆمەڵی
بڵێن ڕووناکبیری خوێندکاری وەرزشی بڵێن هوەری سینەمایی هەمووی ئەوانە ئەوە هەمووی لە ناو خۆیدا زۆر شتی بەهێزن زۆر خاڵی بەهێزن وە لە هەمووشەوە هەروێک پێشتر باسمان کرد پشگریەکی ناونەتەوەیە کە پێشی هێناوە ئەلانەکە حیسابی بۆ دەکەن هەرچەند بۆ کەم و کوڕێ من پێشتر باسناسمەوە سەری بەڵام دیسانەکە گەلانی تەواوی دنیا ئێستا دەزانن ژن ژیان ئازادی چێ و خەڵک بۆچی هەوڵدەدەن هەموو ژنەکانی ئێران دەناسن هەموو حرمەتی وەدادرێن هەموو کەس ژینا دەناسێ زۆر سپاس یەک دقە داواکەم لە هاوڕێنی بەخشی کنترۆلمان کە کاتی ئێزافەمان پێ بدەن بۆ بەرنامەکە زۆر پرسیار ماوە و زۆر لە ناو قسەکانتانە پرسیارم بۆ دروست بوو پێم خۆشە هەمویان باس بکەین ئێستا وەڵامی ئەو پرسیارە هاوڕێ عەزیز پلانی دەوڵەتانی دراوسێ ئێران مەبەستم دەوڵەتانێکە کە کورد بەسەریاندا دابەشکراوە پلانیان بۆ شکست و بە ناکام گەیاندنی ئەم ئاخێزام شۆڕشە چییە بەڕای بەڕێستان ئەوەی ڕاست بێ کۆماری ئیسلامی وەختێک دامەزرا وەختێک کە دەسەڵاتی بەدەستەوە گرت بوو بە سەرەتای نەکبەت و تێرۆریزمی دەوڵەتی و ئینسان کوشتن و ئازادی کوشتن و ئەوە بەداخەوە نەک هەر ئێران بەڵکو ناوچە و لە ڕادەی نانۆتەوەیشدا کاردانەوەی بوو ئێستا ئەو شۆڕشە بەختەوەرانە دەچێتە ئاستێک کە وردە کۆماری ئیسلامی بەرەونەمان و فەوتان دەڕوا و بەڕاستی تەواوی معادلات و مبادلاتی سیاسی و کۆمەڵایەتی لە ناوچە ئاڵوگۆڕی بەسەردادێ و چەشنە دموکراتیزاسیۆنێک بۆ گەلان لە ئارادایە ئەو دموکراتیزاسیۆنە بێگومان بربەرەکانی هەیە دەگەڵ ڕژیمە دیکتاتۆرەکانی هەم وڵاتانی عەرەبی هەم تورکیە هەم بڵێن هەموو شوێنێک ئەوانەی کە دنیۆماندایە بێگومان عێراق دەگرێتەوە سووریە دەگرێتەوە تورکیە زیاتر لە هەموو کەس دەگرێتەوە بۆ وڵاتانی خەلیجی فارس کەوابوو بێگومان دەوری زۆر گرنگی دەبێ لەسەر بڵێن دموکراتیزاسیۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە ئەفغانستان بەڵکو لە بڵێن ئاسیای میانە بەڵکو لە ئافریقای شمالیش بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیز خەبەرگوزاری هێرانە گزارشێکی لە وەزعی حقوقی بەشەر لە ئێراندا بڵاو کردووەتەوە ئەم گزارشە لە حاڵێکدایە کە بەسەدان بەدەیان ئاجام کراوە هەم لە توولی ساڵی 2020 هەم بە دیاریکراوی لەم ئاخێزەی ژینادا درانی حکمی نادادپەروەران دراوە دەستدرێژی سکسی لە ناو زیندانەکاندا کراوە ڕای بەڕێستان پێم خۆشە لەم بارەوە بزانم و لەم بارەوە زیاتر بۆمان بەڵێ هەروەشی لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا هەموو ساڵێ لەلایەن بڵێن کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکانەوە ئێران مەحکوم کراوە ئەو جارەش زیاتر لە هەموو وەختێک بۆ چونکو هەرچی کۆماری ئیسلامی زۆرتر تووشی کزی و تووشی لێژایە بێ زیاتر هێرش دێنێ بۆ سەر دموکراتەکان بۆ سەر ئازادی خوازان بۆ سەر کرێکاران بۆ سەر بڵێن خوێندکاران و چالاکوانانی سیاسی و ئێستاش کە ئەو بزوتنەوە پان و بەرینە بەردەوامە بێگومان ئەو هێرشانەی بۆ سەر مافی مرۆڤ بۆ دەستدرێژیانەی بۆ سەر مافەکانی سروشتی هەریەک لەو ئینسانانەی کە لە بەردەستیدایە لە گرتوخانەکاندا زیاتر کردو لە ماوەی بڵێن لە 1 ژانوێری 2022 هەتا 20 ژانویە یعنی 10 ڕۆژ پێشوەی کە ساڵ تەواو بێ 13342 دانە راپۆرت دراوە لە پێشێرکردنی مافی مرۆڤ لە ئێران یعنی لە هیچ وڵاتی دنیای ئەوەندە نەبوو یعنی نازانم لە دەورەی تاڵەبانیشدا ئەو کارە بووە یاننا بەڵام لە هەر حاڵدا لە کۆماری ئیسلامی 13342 جار پێشێرکردنی مافی مرۆڤ بوو نزیک 500 کەس ئێعدام کراوە دەی باس لەوە ناکەین زیات هەر لەو کۆبوونەوەی لەو بزوتنەوەی ژینادا زیاتر لە 20,000 کەس گیراون کە ئەوەی ئێوەش ئاماژەتان پێکرد
هەمووی دەستدرێژی کراوەتە سەر مافەکانیان، سەر حقوقیان، سەر کەسایەتیان، سەر هەموو شتێکیان و ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەتا ئەوی ڕۆژێ لە سەر حیاتی دیکتاتۆری خۆیدا بێ، لەسەر ژیانی دیکتاتۆری خۆیدا بەردەوام بێ، ئەوانە زیاتر دەبن و کەمتر نابنەوە، بەتایبەت کە ئێستادا کە گوڵۆڵیان کەوتوتە سەر لێژایە زیاتر هەوڵ دەدەن بۆی کە بە کوشت و بڕ پێیان وایە بە کوشت و بڕ دەتوانن خەڵک لەسەر جێی خۆیان دابنێنەوە و خەڵک ناچار بکەن کە لەو بزوتنەوەیە دیموکراتیکەدا بەشداری نەکەن و کۆتایی بێنن. خەڵک داوانێ ئەو خەڵکە بەڕاستی بڕیاریان داوەکە یان ئازادی یان کۆماری ئیسلامی دش بە ئازادی پەس دەبێ ئازادی سەرکەوێت، پەس بزوتنەوەیژی ناسەر دەکەوێت. بەڵێ زۆر سپاس. لە کۆتاییەکانی ساڵی 2022 داین کۆمەڵێک ڕوودا لە ئاستی دنیادا ڕوویداوە لە شەڕی ئۆکراینەوە بگرە تا حەتاکو و بزوتنەوەی گەلانی ئێران لە تەوەڕوومی لە ڕادەبەدەر. ئەم پرسیانە واتە دوو بەخش ئەگرێتەوە، هەم ئەم بەشیە پێم خۆشە ئشارەی پێ بکەن، هەم بەشی دووەمی پرسیارەکەم کە بەحسی ئێرانیش بکەین کە جیهان چۆن ڕوانیویەتی ئەم بزوتنەوەیە، چی بوو ئەو ئەم بزوتنەوە لە دەرەوە کراوە و پیلانێک هەیە بۆ داهاتوو؟ بەڵێ ئەو شەڕی ئۆکراین و کۆوید و ئەوە دەوری خراپیان بوو لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک، بەتابەتی ئەو شەڕی ئۆکراین لەبەرەوە کە رووسیە و بڵێن ئۆکراین بخۆیان بەرهەمهێنەری زۆرێک لە گەنم و خواردەمەنی و شتی دیکەشن، تەنانەت ئەوانە بوو بەهۆیەوە کە نرخی ئەو شتانە بڵێن ئەو مادە ئەوەڵیانە یەکجار زۆر بوو، ئەو شتانەی کە بۆ ژیانی ڕۆژمەڕەی خەڵک پێویستە نرخەکانیان چەند بەرابەر بوو، ئیوا هەیە 3 بەرابەر بوو، تەواوی دنیاشی گرتوێتەوە. لە تەنانەت لەو ئوروپایە خەڵک زۆر فەقیر بوون، خەڵک بەدەستەنگی دەژین، ئێستا خەڵک گەلان لە سەرمادا دەژین، ناوێرن لە کارەبا و لە گازوانە کەڵکی زۆر وەرگرن. دەی بێگومانەوە لە ئێرانیش زیاتر بۆ ئێمە دیچمان کە نرخی تمەن بەرامبەر بە دۆلار لەو ماوەیەی یەک مانگ ڕابردوێت، تەنانەت یەک مانگ نزیک 40% هاتوۆتە خوارەوە و دیسان هەر ئەو زیاترش دێتە خوارەوە ئەگەر هەر ئەوە چێتە پێشێ. بەداخەوە شەڕێکی خراپ بوو، ئاکام و ئاسەواری خراپی لەسەر ژیانی خەڵکدانا و ئێستاش تەواو نەبوو، بەڵام هەموو شتەکان دەردەخەن کە بڵێن هەم وڵاتانی ئوروپایی، هەم وڵاتانی ناتۆ و هەم رووسیەش ناچارن ئەو شەڕە تەواوکەن، لەبەرەوە کە ئەو خەڵکە لێ قەوماوەی ئۆکراین هەتا ئێستا زیاتر لە 100,000 کەس بۆتە قوربانی، ناتوانێت هەروە بەردەوام بێت. بەڵام بەشی دووەمی پرسیارەکەتان ڕاستەکەی لە دەرەوە لەبەر دووپاتی دەکەمەوە لەبەر ئەو نەبوونی ئالترناتیو کە ببێتە مخاتەبێک بۆ ئوروپایەکان، بۆ وڵاتانی زلهێز کە بتوانن قسەی لەگەڵ بکەن، بتوانن بە جێگایەک بگەن بەبێەوەی کە دیسانەکە دووپاتی دەکەمەوە، پێداگری دەکەم لەسەر ئەوە کە نابێ حەق بە خۆیان بدەن کە تووشی دەستێوەردانی سەربازی بن لەناو ئێراندا. مەسەلەی ئێران دەبێت بە گەلانی ئێران چارەسەر بێن، نە بە خەڵکی دیکە. بەڵام دیسانەکەش ئەوان دەتوانن لە ڕێی دیپلۆماتیکەوە کە بەداخەوە نیان کردو و سوچیان هەیە لە دەورانی خاتمی بۆ ماوەی 3 مانگ پەیوەندی دیپلۆماتەکان گیرا پێش خاتەمی لە پاش میکۆنۆس و ئەوە بوو بە دیاردەیەک وەکو خاتەمی کە هات کڵاوی لەسەر غەربیەکاننا، لەسەر وڵاتانی ئوروپایینا کە بەڵێ ئێمە دێن لەگەڵ تەمەدونی دیالۆگی تەمەدونها دێمە گۆڕێەوە قسە دەکەین و ئێران لە وەزعیەتە بە دەردەبین و ئەو دەسەڵاتدارانی جاران لە دەور نەماون و من هەڵژێرداوم و وا دەکەم خولەسە دیتمان کە ئەوەش فێڵێکی تەواو بوو
و بە جێگایەک نەگەیشت ئەو بڵێن ڕەفە خوازەکانیش ئەلعانەکە بوون بە مەخزوبی خەڵک بە دروستی کەوا بوو بەداخەوە لە دەرەوەی وڵات مخاتبێکی ئاوانەیە ئالتەرناتیڤێکی ئەو تۆنێ من پێم خۆش بوو لێرە باس لەوە بکەم کە خەڵکی پێگەیشتووی شۆڕشی ژینا بەو بڵێن نەتیزەیە بۆ ئاکامە گەیشتون کە سەرچۆنات خوازەکان و ڕژیمی پاشایەتیش بۆی نەماوە و مێژوو ناگەڕێتەوە پشتەوە و کەوابوو دەبێت سیستێمێکی نۆ سیستێمێکی مۆدێر حکوومەتێکی بەدەسەڵاتی تازە بێتە سەرکار کە بەرابەری دابین بکە کە ئازادەکان دابین بکە کە عەداڵەتی کۆمەڵایەتی دابین بکە کە خۆی دوو ڕاگرێت لەو پاوانخوازیانەی ناسیۆنالیستەکان و شۆڤینیستەکانی ئێرانی مافی نەتەوەکان مافی گەلانی ئێران بە تایبەتی خەڵکی کورد و بەلوچ دەبێت دیاری بکرێت بە ڕسمیەت بناسرێت و ئێستا دەبێت ئەوە بزانن کە خەڵکەکە نابێت چاوەڕێ بن کە پاش کۆماری ئیسلامی بڵێن دانیشتنێک هەبێ بۆ ئەوە کە مەجلیسی و ئەساسانێک پێک بێ و یاسا دەستور و قانونی ئەساسی دروستکەن و بەبێ لە بەرچاوگرتنی داخوازەکانی خەڵک پێداویستەکانی خەڵک گیر و گرفتەکانی کۆمەلگای ئێران و هەروەها ئەوەی داستە پێن لەسەر خەڵک ئەو دەورە تەواو بوو خەڵک ئەوە قبول ناکە خەڵکی کورد خەڵکی بەلوچ خەڵکی بەشەکانی دیکەش و هەروەها ئازادی خوازان هەم مافی نەتەوەیان دەوێت هەم ئازادیان دەوێت و هەم عەداڵەتی کۆمەڵایەتیان دەوێت کرێکارەکان مامۆستاکان خوێندکارەکان هەمووی دەبێت لەو ڕەوتە کە لە چوارچێوەی ژیان ئازادی کە هەموو لایەنەکانی گرفتەکانی کۆمەڵایەتی دەگرێتەوە بەشدار بن و سوود وەرگرن. بەڵێ زۆر سپاس هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل بە منێڵن کە 3 دقەمان ماوە لەم 3 دقیقە پێم خۆش بوو کاک عەزیز هەم دوا قسەتان یا شتێک کە پێتان وایە لە توولی بەرنامەکە شارەتان پێ نەکردووە بفەرمۆن. بەڵێ ڕاستیەکەی شۆڕشی ژیان ئازادی بۆ شۆڕشی ژنەکان لە پێش هەموو کەسدا شۆڕشی کچەکان کچە شۆڕژێرەکان کچە بڵێن بە شوجاعەکان بە غیرەتەکان و هەروەها گەنجەکان بە پشتوانی گەنجەکانی دیکە کوڕەکان شۆڕشێکە کە بەراو نەمانی کۆماری ئیسلامی دەڕاتە پێشێ ڕاستە زەحمەتە ڕاستە کۆماری ئیسلامی زۆر دڕندەیە زۆر هێرشی هێناوە بەڵام لەبیرمان نەچێ کە یەک جار دەبێت تۆماری ئەو کۆمارە نەکبەتە بۆ هەمیشە تەواو بێ بپێچرێتەوە و ئەوەی کە پێویستە من ڕاستەکەی هەمیشە لە دەرەوەی وڵات بە دۆستان و بە کۆر و کۆمەڵان ئێرە دەڵام دەبێت ئەو پەیوەندیە لەگەڵ ئەو گەنجانە لەگەڵ ئەو کوچ و کوڕانە لەگەڵ ئەو شۆڕژێرانە خوێندکارەکان هەموو لایەنەکان ڕابگیرێ و لێرە ئەمە زۆر هەوڵ دەدەین ڕاستەکەی لەو فەڕەنسەیە زۆر هەوڵ دەدەین لانی کەم دەجار دە ڕۆژدارێک خۆپیشاندان دەکەین و دەنگی ئەو خەڵکە دەگەیەنین بە کۆڕ و کۆمەڵەکان بە مێدیاکان بە سندیکاکان بە حیزبە سیاسیەکان جارێ هەر ئەوەمان لە دەستدا هیچ دیکەمان لە دەست نایە من زۆرم پێخۆشە کە ئەو پەیامەش بنێرم بۆ خەڵکی بە شەرەفی گەنجەکانی ئێمە کچەکان چ کوڕەکان هەتا ئێستا زۆر ڕێک و پێک جوڵانەتەوە و نەکەوتونەتە بەر دام و بڵێن داوی کۆماری ئیسلامی کە دەیەوێت بیان شێشێ بۆ لای سوزانم تونند و تیژێک کە ببێتە بیانوێ بۆ سەرکوتکردنی زیاتر هەر ئەو شۆڕشێک بەو شێوەیە کە بەردەوامە باشترین حاڵەتە باشترین فۆرمی خۆپیشاندانە بەشداری بوونە لەو بڵێن بزوتنەوەیدا لەو شۆڕشەدا و من چاوەڕوانی دەکەم حتما هەروەش بەردەوام دەبێت و حیزبە سیاسەکانی ئێمەش بەختەوەرانە زۆر باش جوڵاونەوە لە هەموو حیزبەکان پێم خۆشی ناوێن بەرن بەڵام هەمویان زۆر بەڕێکوپێکی بە پشتگیری تەواو بە چالاکی بەبێەوەی کە خۆیان لە تونند و تیژی
بدەن بەبێەوەی کە ئەوانیش بکەونە نێوداوی کۆماری ئیسلامی زۆر ڕێک و پێک پشتگیری بڵێن معنەویان کردو پشتگیری بڵێن مێدیایان کردو و ئەوە زۆر جێی پێزانینە من ڕاستەکەی زۆر گەشتبینم زۆر هیوادارم زۆر ئومێدوارم بە بزوتنەوەیە وە دڵنیام کۆماری ئیسلامی عمری زۆر زۆر کەماوەتەوە پرسیارەکە ئەوە نییە کە دەمێنێتەوە یان نامێنێتەوە پرسیارەکە ئەوەیە کە کەنجێ دەڕوا. بڵێ زۆر سپاس کات نەما بەداخەوە زۆر سپاس کە بەشدار بوون زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویستیش کە بینەرمان بوون بە هیوای ئاسۆکی گەش. سپاس بۆەوە. بینەرانی خۆشەویست گەیشتنە کۆتایی بەرنامەکەمان ماڵەوە.